بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لەم بەرنامەیەدا هەڵو ئێستاکەین لەسەر چەمکی قوربانیکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا وەڵامی ئەو پرسیارانە وەرەگرینەوە کە دەگەڕێن بە شوێن مێژووی نەریتی قوربانیکردن لە مێژووی مرۆڤایەتیە و لە ئەدیانەکانی ئاسمان و زەمینە بزانین قوربانیکردن لە چیەوە سەرچاوەی گرتووە و لە ئێستای ئاینی پیرۆزی ئیسلامدا لە چ مەوسمێکە قوربانیە کرێ و ئاداب و ڕێوشوێنەکانی قوربانیکردن چین. چەندەها پرسیاری تر لەم نێوەندەیە وەڵامە دەینەوە بە میوانداری بەڕێز و خۆشەویست مامۆستا ئەحمەدی شەریعە زانایینی بەگەرمی بەخێراتنی مامۆستای بەڕێز و خۆشەویستەکە ئەزیەتان کێشا مامۆستای بەڕێز بەخێر بێن. مامۆستای بەڕێز هەر لە چەمکی قوربانیکردنەوە قوربانیکردن چییە؟ ئەمجا دەگەڕێنەوە بۆ نەریتی قوربانیکردن لە مێژووی مرۆڤایەتیە بزانین لە کێوە سەرچاوی گرتووە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كلمة قرباني بخوما بكردي بيرن قرباني نه بخوي لا عربية ديار بناي تشتنجاو كراو چونكا لا تشتنجاو دسبيكا كاتك لروجي ججنا إمام نيوجي ججني كردو تاريخ ويندوا لو تاركي بو انجا قرباني دسبيكا وإش كاتي تشتنجاو لبرو بيتراو وضحية للضحى وهاتو لو ورجيراو بلام لكردي خوما بيتي قرباني لفظ قرباني لقرآن ولا فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم بأم قرباني أمنا أوتري بوا أوتري كسج هر عبادتك بين زيك بيته الأخوي جورا إذ قربا قربانا هدو كان شيء وعد عندك خير كان قرباني كان شتيب كان كالأخوة بين زيك بنو وأخوي جورا يو كساني ورجلك بخالصا لبرخوا كذبي ما بس في الدنيا نبو إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر. خواهي يقول ليش يعني قبول كرت أما قربانيان كربوي لأخوان نزيق بنوانه لا يزال العبد يتقرب إلي بالنوافل نزيق بنو لأخوان يقول بس أم قرباني خمان كلا كردواني خمان بيرن قرباني ما بس ما بي أو حيواني كلا شوارم روجي ججني قربان وسي روجي أيام التشريق أصلا يعني شوار روجي كان ججني قربانه وسي روجي كان أيام التشريق روجا برشنج دارا كاني بيوتري لو كاتا أصلا قرباني لبيج إسلامي شهر هبوه بهردو معناه أو معناه كحيوان كان صبري بوي الأخوان الزيق بنوا يعني عبادتي كان كل بوي الأخوان نزيق بنوا بي يعني أو حيواني كلكاتي دياري كراوة صبراوة بنيتي أم جور عبادتي كيسا أما يكن لا أما هو أم شوار رجاء. بوكي قررتوا جناي ما سبب قشتي وري جرين كو قرباني مثلا أجلك سربري أجندارك سربري بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوا. ئەمە لە نەریتی مرۆڤایەتیەوە لەکوێوە سەرچاوی گرتووە لە کەم ئەدیانەکانی دیکەشە هەبووە؟ لە دینەکانی کەشە هەبووە لە زۆربەی دینەکانە هەبووە من ئەوە نازانم کە لە هەموو دینەکانە هەبوو بەڵام لە زۆربەی دینەکانە هەبووە و لە بەعزێ لە دینەکانە هەتا حیوانی کەشیان سەر بڕیوە بەس لە دینی ئەمە تەنها بزن و مەڕ و ڕەشە وڵاخ خۆشترە بەڵام لە بەعزێ دینەکانە وەکو بینین و خوێندمانەوە لە ئینجیلەکانیجا سەگیشیان کردو بە قوربانی بۆ لە بەردەمی بتەکانی ئەوەی کە لە ئاەتەکەیە ئاەتە پیرۆزەکەی کە جەنابەت خوێنتەوە دوو قوربانی کراوە خۆی گەورەیشی شانی وەرنەگرتووە و یەکیشانی وەرگرتووە ئەمە کەی کراوە ئەگەڕێتەوە بۆکیان وەرگیراوە بۆچی ئەوی دیکان وەرنەگیراوە ئەگەر باس کرابێت تقریبا لە قسەکانە باسی ئەومان کرد بەس ئەوە نەوان باز نەکرد کە لەکەیە بووە ئەو کاتە کە کوڕەکانی ئادەم بینیان تێکچوو سەلامی خوای لێبێ لە ئادەم کوڕەکانی بینیان تێکچوو کە وەکو لە تاریخی بەنی ئیسرائیل هاتووە پێیان هابیل و قابیل لە سونەتە نهاتوو لە قورئان جا ئەو لەفزە بۆشێ هابیل و قابیل نهاتووە. ئەو کاتە کە بینیان تێکچوو ویستیان ئیشێ بکەن بۆی کە بزانی کامیان لەسەر حەقە ئیشی کامیان ڕاستە بەگوێ کامیان بکەن هەردووکیان قوربانیان کردی نەزرێکیان کرد کە پێی نزیک بنەوە لە خوای گەورە بەڵام ئەیچیان وەکو لە تەفسیرەکان نەزانەکان باسیەکەن وەکو لە ئەثەرەکانە هاتووە ئێکیان کام ماڵە خراپە ئەوی کرد بە قوربانی کامەی بەکەڵک نایە و زۆر قازانجنی و زۆر دڵی پێی خۆش نەبووە ئەوەی کرد بە قوربانی ئەوەی نەباتی بووە بەڵێ ئەوەی پێشکەش کرد لە پێناوی خوای ئەوەی کەشیان کام حیوانەی بەلاوە چاک بوو ئەوەی کرد بە قوربانی بۆیە خوای گەورەی ئەمیانی وەرگرت کە لەبەر خوا کردوێتی و عن طیبی نەفسیهی کامەی پێخۆش بوو ئەوەی کردو چونکە
لە قورآن جاتووە و لە فەرمودەی پێغەمبەری جاتووە خێرکردن ئەبێ ئەو کەسە کام ماڵەی پێخۆشە کام ماڵەی خۆشەوێ کام ماڵەی کە لی وەڕزنیە ئەو کا بەخێر بۆیە ئەویان کە ئەوی کرد بەخێر خی گەورە لێ قبول کرد ئەویان کە ماڵە ناشرینەکەی کرد بەخێر و دەستی لەوە چوو ئیمانەکەی ئەوەندەی ڕێگە پیاکە کام ماڵە خراپە پێشکەش بەخوایکە خی گەورە قبولی نەکرد زۆر باشە جەنابی مامۆستا نیشانەی قبولکردنەکەشی ئەوە بوو کە خی گەورە ئیسووتان ئەگەر قوربانیەکەی مامۆستای بەڕێز وەک جەنابەت ئاماژەت پێکرد کە لە زۆربەی ئەدیانەکانە هەبووە بەگشتیوە لە مێژوی مرۆڤایەتیە ئەمە دەبیندێ وەکو نەریت باو بووە مەسەرەن بۆ خواکانیان قوربانیان کردو و ئاژەڵیان سەربڕیوە وە لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا دوجار کە کۆتای ئاینی ئاسمانی و مرۆڤایەتی پێڕەوی لێ بکا و بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خۆیان قوربانیکردنە هەیە پرسیارێکی جەوهری ئەمەیە کە پەیوەندی نێوان سەربڕین و خوێن بە ڕەزامەندی خۆی گەورە و بەدەستێنانی مەغفرەی ئەو چۆن یەک ئەگرن لە چیایە ئەم پەیوەندی بەڵێ خی گەورە هەموو دنیا و هەرچی لە دنیاە هەیە هەمووی دروست کردو بە خزمەتی ئینسان وخەلق لەکم ما فی الأرض جميعا هەمچی لە سەر عەرزایە هەمووی خی گەورە بۆ هەموو مالی دروست کردووە هەمووشی بۆ خزمەتی ئێمە دروست کردووە هەر شتێک کە مەسلحەت و بەرژەوەندی و خۆشببختی ئادەمیزادەکانی تیاابێ خی گەورە ڕێگایەوە زۆر شتێکە جاریوە ئینسان ئاو بە تەنیا بیری لێکاتەوە خۆی بیری لێکاتەوە پێی ناخۆشە بۆ ئەبێت تەیرێک سزن کرێ بۆ ئەبێ کەوێ بکرێتە قەفەزەوە بۆ ئەبێ حیوانە سەر بڕێ لەوانە ئینسان ئەگەر خۆی یان وەک چەند کەسێک بیری لێ بکەنەوە بەلایەن شتێکی باش نەبێ بەڵام بەرژەوەندی مرۆڤەکان بە عام ئەوان پێخۆشە کۆمەڵە مرۆڤەن پێیان خۆشەکە باڵندێک سزنکەن لە دایمە چاویان لێبێ گویان لە دەنگی بێ کۆمەڵی پێیان خۆشە حەزیان لە دەنگی کەو بێ کۆمەڵی پێیان خۆشە بەشی زۆری ئادەمیزادەکان پێیان خۆشە کە حیوان سەر بڕێ حەزیان لە گۆشتە خی گەورە وای دروست کردوون وە لەبەرەوە خی گەورە مادەم بۆ بەرژەوەندی هەمووانی دروست کردووە هەر ڕێگەشی پیاون کە ئەو حیوانە سەر بڕێەوە پێغەمبەری خوا فەرمێ خی گەورە إن الله كتب الإحسان في كل شيء خی گەورە ئیحسانی لە هەموو شتێکان نووسیوە چاکەکردن لە هەموو حتا لە کوشتنا حتى على سربرنا فرمي إذا قتلتم فأحسنوا القتلة وإذا ذبحتم فأحسنوا الذبحة فرمي أجر كسك مستحق كشتن بو حيوانك مستحق كشتن سربرين بو أجر كشتان يا سرت أمري بجواني بيكوجن وأجر سرت أمري بجواني سريبرن عزيتي من عزكو هم خواي جوري بوي حلال كدن نقل بري أو عزيتي من لبريكا بشويك الشرعية بيغمري خوا فرمي با چاقۆکەی تیشکا و کەسێکە حیوان سەر بڕێ بە ئاسانی سەری بڕێ و عەزیەتی نەیە چونکە خی گەورە مردنێکی وەدانەوە نەک دوو مردن هەت کابرا ئەویست حیوانەکەی سەر بڕێ زۆر عەزیەتی یا پێغەمبەری خوا فەرمی خی گەورە ڕێگای یا یەک جار سەری بڕی نەک دوو جار بیمرێنی لەبەرەوەی خی گەورە ئەم ڕێگەی یا ئەم حیواناتە ئینسان سەری بڕێ لەبەرەوەی کە تەبیعەتی ئینسان وایە حەزی لە حیوان سەر بڕێ حەزی لە گۆشتە حەزی لە خواردنە ئەمە بەشی دووەمی ئەوەیە کە ئەگەر بمانەوە خێرە بکەین و زۆربەی زۆری ئەو کەسانی کە گویان لەم قسانە بێت لەوچی ئەو بزان بە تەبیعەتی ئینسان وایە ئەگەر پارە بێ بە بەعزە کەسەکە لەوانەیە پارەکە خاتە جیرفانیەوە بیا بە جوتێ پێڵاو بخۆی یان بیا بە دەستی زل بخۆی بەس کە گۆشتەکە بۆ برد گۆشتەکە لێندرێ مناڵیش لێ یەخوا پیریش لێ یەخوا شێتیش لێ یەخوا پیاوی ساحب ماڵەکە و ژنی ساحب ماڵەکەش لێ یەخوا هەموو کەسەی لێ بەشدارە بن لەبەرەوە خی گەورەک دایناوە هەتا زانەکانە فەرمونون کۆمەڵێکی زۆر لە زانەکانە فەرمونون ئەگەر ئینسانێک پارەی قوربانیەکە بە زیاوە بکا بە خێر بەقەدەر ئەوە خێری ناگە کە حیوانەکە سەر بڕێ بیبەخشێتوانێ چونکە حیوانەکە هەموو کەسەی لێ یەخوا نەخۆش و دەدار و فەقیر هەتا من لە کەسی وان بیستووە کە خۆی زۆر دەوڵەمەند بووە پێویستی بۆ نەبوو گۆشتی قوربانی بۆ بەری بەڵام ئەڵێ ماڵێک حیوانیان سەر بڕێ دراوسێمان گۆشتی بۆ ناوین زۆر بەلامەوە خۆش بووە زۆر حەزم لێ کردووە زۆر بەلام و پیاوەتێکی چاکیان کردنی حکمەتی سەربڕینی و گیاندارانە تەنها لەوەیە خۆی بینێتەوە کە تۆ خەڵکێکی فەقیر و هەژار بە گۆشت تێر بکەی یان شتی تری لێپەڵا ئەوەش کە عیبادەتە نزیکبوونەوەی لە خی گەورە چکایکی لە قوربانیەکان لەوانەیە کە هۆی نزیکبوونەوەی لە خی گەورە ئەوەی کە ئینسان حیوانێک سەر بڕێ وسیارێک لێرەداکەن جەنابی مامۆستا بورە ینی بۆچی پێویستمان بەوەیە کە حیوانێک سەر بڕین تاوەکو نزیک بینەوە لە خۆی گەورە و ڕەزامەندی بەدەست بهێنین ئایا ڕێگەیەکی تر نییە بۆ نزیک بوونەوە لە خۆ ڕێگەیەکی زۆرە بۆ نزیک بوونەوە لە خی گەورە بەس ئەوە ژەیەکێکە لە ڕێگاکان ئەم ڕێگایە خی گەورە گەورەترین ڕێگا بۆ لای خی گەورە یارمەتیدانی فەقیر و هەژارە چۆن پێغەمبەری خوا فەرمێت ئەنە وەکافیل اليەتیمی کە هاتین ئەو کەسەی ئەو پەنجەی تقریبەن تۆزە بینێکیە بۆ پێغەمبەری خوا فەرمێ من و کەسێک کە سەرپەرشتی هەتیوەگە کە یارمەتی هەتیوەگە ئاو بێکەوەین بۆ لەبەرەوەی کە چاکەی کردووە لەگەڵ کەسێکا کە لێ قەوماوە پێغەمبەری خوا فەرمێ الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله
ئەفەرمێ ئەو کەسێک کاچێ بۆ سەردانی بێوەژنەی لەبەر خاتری خوایان بۆ سەردانی فەقیرێک لەبەر خاتری خوا یارمەتی بە ئەفەرمێ وەکو ئەو کەسەوایە کاچێ بۆ جیهاد لە پێناوی خوایە کەواتە نزیک بوونەوە لە خوای گەورە ڕێگای زۆرە بەزێکی لە ڕێگاکانیش ئەوەیە کە ئەو حیوانە سەر ببڕێ و گۆشتیان بۆ ببرێ چونکە لەوانەیە هەموو کەسێک نەک نەتوانێت حیوان بکڕێت لەوانە زۆر کەس لە بەتایبەتی لەم کۆمەلگا فەقیرانەی لای خۆمان نەتوانێت مریشکیش بکڕێ نەتوانێت باڵندەیەکیش بکڕێت کە سەری بڕێ بۆیە خوای گەورە دایناوە کە ئەوانەی دەوڵەمەندن حالیان باشە حیوان سەر بڕن بۆیە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ بتوانێت قوربانی بکاو نەیکا فەلا یەقڕەبەنە موسەلانە با نەیە لەگەڵیشمان بۆ نوێژی جەژن مادام ئەتوانێت قوربانی بکە حیوان سەر بڕێ بیبا بۆ فەقیر و هەژارە و فەقیر و هەژارەکان وەکو ئەرک و واجبێکی لێ دێنە بەعزێ لە زانەکانە فەرموو واجبە وەکو ئیمامی ئەبوو حەنیفە و کۆمەڵێک لە زانەکانە فەرموو واجبە بەڵام زۆربەی زانەکانە فەرمون قوربانی واجب نییە بە نەکردنی گوناهبارە بێت بەڵێ بەعزێ لە زانەکانە فەرمون واجبە لەبەر کۆمەڵێ فەرمودەیەکی لەو فەرمودانە ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەس قوربانی نەکرد بە لەگەڵیشمان نەیە بۆ نوێژی جەژن و ئیمامی عومەرە فەرمێ هەر کەس قوربانی نەکا مەسەلەن ئیمامی عومەر لە سەردەمی خۆیان گلەی لێکردون هەڕەشەی لێکردون لەوانەی کە هانە قوربانی ناکرد معنای بەعزێ لە زانەکانە فەرمون بۆیە ئەمە ڕەشە و گلەی شتانە هاتووە وەخوای گەورەش فەرمێ فەصەلی لڕەبیک وەنحەر ئەمرە بەڵێ فەرمون ئەم ئەمرە بەعزێ لە زانەکانە فەرمون بۆ وجوبە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی قوربانی کردووە 63 حشتری بەدەستی خۆی سەر بڕیوە لە ساڵی ئاخری تەمەنیە لە حەجەت الوداع 100 حشتری بردووە 63یانی بەدەستی خۆی سەر بڕیوە 37یشیان یاوە بە ئیمامی عەلی فەرمیێتی تۆ سەریان بڕێ لە جیاتی من وەکیلی من بە وەزانەکانە فەرمون ئەمە بەڵگەیە لەسەروی کە پێغەمبەری خوا لەوە بە جۆرە لە جۆرەکان ئاگادار کرابێتەوە کە تەمەن 63 ساڵە بۆ هەر ساڵە لە ساڵەکانی تەمەنی حشتێکی سەر بڕیوە و یعنی وای کردووە کە هیچ ساڵێک نەبێت کە لە تەمەنی ئەوە کە قوربانی تیان نەبێت حتا ساڵەکانی تەمەنی مناڵیشی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو 63 ساڵات پێغەمبەر نەبووە هەر گەورەش نەبووە چەند ساڵێکی مناڵ بووە بەڵام 63 حشتری سەر بڕیوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوکانی کەشیاوەتە سیحوتەکەی کەشیاوە دەزی ئیمامی عەلی بۆی سەر بڕێ کەواتە بۆ هەموو تەمەنی کردووە زانەکان ئەوانەی کە فەرمون فەرزە فەرمون لەبەرەو ئاەتی کە فەرمێ فەصەلی لڕەبیک وەنحەر یعنی قوربانی بکە سەری بڕێ لەبەرەوەی کە پێغەمبەری خوا خۆی کردوێتی لەبەرەوەی کە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک دەسەڵاتی و قوربانی ناکە نێ بۆ شوێنی نوێژەکەمان لەبەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرانێکی گەورەی شاغداری هێنا و سەری بڕی و پێشەوەی سەری بڕێ فەرمی بسم الله الله أكبر اللهم هذا عني وعمن لم يضح من أمتي فەرمی خوایە ئەمە لە جیاتی خۆم و لە جیاتی هەر کەسێک لە ئومەتی من کە قوربانی بۆ ناکرێ ئەوە ناکەن بە بەڵگە کە فەرزە بۆیە پێغەمبەر بۆ هەر کەسێکیش کە لە ئومەتی خۆی بۆی ناکرێت پێغەمبەری خوا قوربانی بۆ ئەگەر سەیری نەریت و واجب و سنەتی با بڵێن قوربانیکردن کەی لە دینی خۆشمان و لە دیانەکانی دیکەشە و تەنانەت لە نەریتە با بڵێن کۆمەڵایەتیەکانیشە زیاتر کەبش واتە بەرانیان بەکارێنەوە بۆچی ئەم جۆرە ئاژەڵە تایبەتە بە دیاری کراوی بۆ قوربانیکردن دیارترینە ئەوەی کە بە زۆری ئەکرێت شاتی پێوترێ شات یعنی مەڕێک کە ساڵێکی تاوا کرد بێ یان بزنێک کە 2 ساڵی تاوا کرد بێ ئەمە زیاتر دیاریکراوە بەڵام ئەوەی کە دەسەڵاتدار یان ئەوەی کە سەرمەشقی خەڵقی بۆ وەکو پێغەمبەری خوا خۆی چاکەکانی کردووە چونکە دائیمەن لە خێرا باشتر وایە کامە لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئەوەی کە زۆر خۆشتانە زانەکان بەعزیکەن وا تەفسیرەکەن یعنی ئەو ماڵی کە زۆر بەلاتەوە خۆش ئەگەر ویستت جلێ بکەی بەخێر ئەو جلەی کە زۆر بەلاتەوە چاکە ئەگەر ویستت پارەی بکەی بەخێر حیوانێ بکەی بەخێر بەروبوومێ کامان زۆر بەلاتەوە خۆشە و دڵ پێی خۆشە ئەوان بکەی بەخێر عەبدوڵای کوڕی عومەر بەڵێ عەبدوڵای کوڕی عومەر ئەوەی بۆ شێ معنای کردووە فەرمێتی کە خواردنێکیانەوە فەرمێتی خواردنە خۆشەکان بەرن بۆ فەقیرەکە ئەگەر جلی کرد بێ بەخێر جلە تازەکەی ناردەوە فەقیرەتیانە بۆ فەرمێتی چونکە من ئەوانەیەن بەخوا ڕووم نا شتی کۆن و شتی سارد و شتی ناخۆش بم بەخوای گەورە پێشکەش بەخوای کەم چونکە پاداشتەکەی لە خوای گەورە وەرەگرمەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو سەرمەشقێک کە خۆی قوربانی کردووە کەمشی کردووە ڕازەکەی حتى ئەنەزە فەرمێ ضحى رسول الله صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين فەرمی پێغەمبەری خوا 2 بەرانی گەورەی شاغداری سپی کرد بە قوربانی پێی خستە سەر ملیان و سەری بڕین بەدەستی خۆی مامۆستا بەتەنیشت باسکردن لە قوربانیەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم چیرۆکە هەیە کە زۆر جار باز دەکرێت چیرۆکی ئیبراهیم عەلەیهی سەلام
ئەمە بۆ ئەمان باتەوە بابەتی قوربانیکردن بۆچی ئەمان گێڕێتەوە بۆ ئیبراهیم عەلەیهی سەلام ئەو چیرۆکەی ئەو چی لەخۆ گرتووە بۆچی مەسەلەن سونەتی سەرچاوی سونەتی سەربڕین لایەنی پیرۆزی ئیسلام ئاگەڕێتەوە بۆ ئەو ڕووداوەی کە لەوێ ڕوویداوە زیاتر پەیوەندەکەی علاقی بۆ قوربانیەوە کە لە هەوڵە باسمان کرد نزیکبوونەوە لە خوای گەورە ئینسان وەکو باسمان کرد ئەگەر دەوڵەمەندیش بێ موسڵمانی و ملتەزیم و دەوڵەمەندیش بێ لەوانەیە فەرقیان هەبێ ئەوەی کە زۆر دڵی باشە حیوانی زۆر چاکە لەوانەیە ئەو دوانەکە ئەو دەبکە لەبەرەوە فەرقیان هەیە بە پێی پلەی ئیمانەکە هەتا پێغەمبەری خوا فەرمێت تاقیکردنەوەی خوای گەورەش وایە بە پێی ئیمانەکەیە هەتا ئینسان ئیمانەکەی بە قووەتر بێ تاقیکردنەوەکەی قورسترە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ شەد نییە ئەم قوربانی ئێمە لە کاتی جەژنی قوربانە کردبێتی ئەو خوای گەورە لە خەوا تاقی کردوێتوانێ خەوی پێغەمبەرەکان بەشێک بۆ لە وەحی و پێغەمبەری خۆشمانە فەرمێ خەوی ڕاست بەشێکە لە 46 بەشی وەحی خەوی پێغەمبەرەکان وەحی بووە و پێغەمبەری خوا زۆر جار شتی کردو بە خەون پێوتراوە کە چۆتە مەکە و فەتحی مەکەی کردووە کە گەورەترین فەتحە لە خەویە پێوتراوە پێغەمبەری خوا حەزەتی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ خوای گەورە تاقی کردوێتەوە بەڵام تاقیکردنەوەکەی لە قەدەر پێغەمبەرایەتەکەی بووە ئەگەر کەسێکی موسڵمانی دیادی بە لەوانە خوای گەورە بە مەڕێک تاقی کردووە ئەو کێسا خەڵقێک زۆر لێ خەونم بینیوە لە خەوما مەڕێکم کردووە بەخێر مریشکێکم کردووە بەخێر بەرانێکم کردووە بەخێر گاجوتێکم کردووە بەخێر بەڵام ئەو لە پلەی پێغەمبەرایەتی خۆیان کە ئاخر پلەی بەرزی ئیمانی مرۆڤەکانە خوای گەورە بۆ تاقی کردوێتەوە کە ئەبێتێتە ئاگرەوە بۆ تاقی کردوێتەوە کە بێ کوڕەکەی سەر بڕێ کە تازە کوڕەکەی بۆ پێگەیشتووە و لە تەمەنی پیریشە خوای گەورە ئەو کوڕە یاوەتێ کەواتە سەربڕینی کوڕەکەی ئەو عیلاقەی پەیوەندی بە ئەمری خوای گەورەوە هەیە پەیوەندی بە وەحیەوە هەیە خوای گەورە تاقی کردوێتەوە بۆی مرۆڤەکان لەوە دوا بزانن کە سەرمەشقی ئەوان بە تایبەتی مسلمانان سەرمەشقی ئەوان کەسێک بووە کە ئامادە بوو لە پێناو ئەمری خوایە کوڕەکەی سەر بڕێ و بچێتە ئاگرەوە و وڵاتەکەی بەجێبێڵێ و ژن و مناڵەکەشی بە تەنیا لە شوێنێکی چۆڵانی بەجێبێڵێ ئەسڵی سەربڕینەکەی ئەو سەربڕینی کوڕەکەی کە لە ئاخریا نەگەیشتە ئەوەی کە سەری بڕێ بەڵام ئامادە بووە و خوای گەورە فەرمێ قەد سەدەقتە ڕؤیا خەونەکەت بردە سەر تەواو وەکو سەری بڕی بێ وایە چەقۆی بخاتە سەر ملی و ئامادەی بکا بۆ سەربڕین و هەموو شتێکی تاوا کردو بەس خوای گەورە بەخۆی ویستی وا بۆ کە سەری نەبڕێ خوای گەورە بەرانی بۆ نادۆ بەران یان مەڕ لە فەرمودەی پێغەمبەر هاتووە فەرمێ ئاژەڵی بەهەشت بەس مەڕە لە بەهەشتا کە ئاژەڵی تیابێ مەڕە بەرانە لەناو مەڕیشە کامیان زۆر جوانە یعنی ئینسان بخۆشی سەیری کۆمەڵە مەڕکە بەرانێکی کەپشێک کەپش یعنی بەرانێکی گەورە بینێ شاخدار و جوان حەزی لەوانە کە شێوازی جوانتر ئەگەر بیە بیشی کڕێ یان بڵێ لەمانە هەڵگرە بۆ خۆت حەزەکە ئەوان هەڵگرێ بۆ خۆی کەواتە ئینسان مادام بۆ خۆی چی پێخۆشە ئەبێ ئەوەش ببەخشێ بە خوای گەورە لە حیوانات بۆیە ئیبراهیم سەلامی خوای لێبێ ئەوەی کە زۆر بەلایەوە خۆش بووە ئەگەر بەلای خەڵقیەوە مەڕ و بەران خۆشەویست بووە بەلای ئەوە کوڕەکەی لە هەموو شتێک خۆشەویستتر بووە خوای گەورە فەرمێ کوڕەکە سەربڕی کوڕەکەی بۆ سەربڕێ بۆ نزیکبوونەوە لە خوای گەورە بۆ قوربانی ئەم قوربانی خۆماننا ئەو قوربانی کە خۆی پێ نزیکاتەوە لە خوای گەورە و ئەم قوربانی خۆشمان کە بە کوردی خۆمان پێڵێن قوربانی هەر هەمان معنای هەیە چونکە ئینسان کە ئەو قوربانیە کە ئەو گۆشتە ئەبەخشێتەوە لەبەرەوە کە نزیک بێتەوە لە خوای گەورە وەکو عیبادەتەیەکە هەتا بەعزێ لە زانەکانە فەرموون ئەگەر بتێ بۆ کەسێکی مردووی بکەی وەسیەتی نەکرد بێ دروست نییە چونکە ئەمە عیبادەتە ئەبێ ئەو کەسە خۆی وەسیەتی کرد بێ یعنی وای نیشاندا بێ کە من توانیمە قوربانی بکەم بەس ئیهمالیم تیا کردووە نەم کردووە لەبەرەوە وەسیەت دەکەم لە دوای خۆم بۆ بکەن بەس ئەگەر وەسیەتی نەکرد بێ لەسەر دەمی خۆیان لەسەری فەرز نەبووە توانای نەبوو کەواتە دوایش بۆی ناکرێت ئەمە بەعزێ لە زانەکان وا فەرموون هەرچەند کۆمەڵە لە زانەکانە فەرموون ئەو کەسە وەسیەتیشی نەکرد بێ هەر دروستە زۆر باشە با بینە سەرەوەی کە ئێستا لە مەوسمی قوربانیکردنین کات و شوێنی قوربانیکردن دیارە بە زۆری بە معنای نەحر با بڵێن یان ئەضحیە تێکەڵ بە مەوسمی حەج و مانگی زیلحیجە و لە دەڕۆژ بۆ منە جەژنی قوربان کراوە ئەمە چۆنە لە ئاینی پیرۆزی ئیسلامە با بڵێن ڕێشوێنەکانی چۆنن بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتایەتی کاتەکەی یعنی قوربانی و بەعزێ عیبادەت خراونە کاتێکی زۆر پیرۆزە کاتی نوێژەکان مەسەڵەن کاتی ڕەمەزان مانگێکی زۆر پیرۆزە لەبەر ڕۆژی تیاجیرێ و کاتی هاتنە خوارەوەی قورئان کە شەوی لەیلەتول قەدرە و کاتی حەج و قوربانیکردن و ئەڵڵاهو ئەکبەرکردن و نوێژی جەژن و کۆمەڵە لەو عیبادەتانەش خوای گەورە خستوێتی ڕۆژی عەرەفە و خستوێتی ئەو دەڕۆژە و کە پێغەمبەری خوا فەرمێ هیچ ڕۆژێک نییە لە لای خوای گەورە ئەوەندە خێری زۆر من هذه الأيام يعني 10 ذي الحجة لەم دەڕۆژە
حتى كابراك ليش الأصحاب فرمي ولا الجهاد في سبيل الله يا رسول الله فرمي أي بيغمري خوا تنانت جهادش بيغمري خوا فرمي ولا الجهاد في سبيل الله فرمي الجهاد جل خوا إلا مگر بياوك خرج بنفسه وماله ثم لم يرجع بشيء منه كسب ماله خوي وبروح سر سامان يبرها هيك نقرته ان جابري كدوي ام دروجاك بويا خوي قوله ام قرباني زور بقوله داناو وزور كدوي كي خوشويسته بلا خوي قوله وزور انسان كان بين زي ابنه لخوي قوله بويا خصتي او دروجو خصتي او دروجو لو كاتي وكاتي سربريني قرباني كاش او كاتيكا خور هذا زانا كان فرمون اختلاف ديار بين زانا كان امام ابو حنيفه رحمه الله عليه فرمي بو خلقي لعدي لدواي فجردوهم ودرسه فجردوهم يعني بانجي باني لبانجي باني وتدرس سريبره خلقي لعدي بلا خلقي الشعر او انا نزيك لامام ولا كان بدسي ولاته للشرعي شاو الاسلامي شعبي كان بدسي او شعره شي كان بدسي جورب او بيج نجيبك او تعرف خيانته او قرباني بك فرمي بي راوسن خلقك قرباني كنتا شو كان صدمي بيغمر أبوه تا إمامك بيجنيجيك أبو خلقي وتاري أبو خيرته وتاري جشن أجر قربانية أبو قربانية سربره لدواء إمامك جا خلص سربره يعني وكاتيك تقريبا 3 دقائق تا 5 دقائق دواء هتاو كوتن لو كاتو دسبيك أجر كسي نشوفوا نيجي جشن باش دارين نيجي جشن نكربوا بيه لو كاتا سربره كبزانه ليه معلوم بك نيجي جشن تواوبو وتاريخ وندراو تو إمام كتايبه وتاركينا أو كاتب درس السريبري أو بالنسبة شو كيو بالنسبة كاتكيوا لسدم في غمرة بزوي لمصلى سربرا شو كان مصلى نيجي ججن لنا شهر نكره ولا مزجوت أنا نكره إلا كعبة نبي لغير كعبة لمزجوتي في غمرة جا حتى أبوي زانا كان فرمون نيجي ججن لدشت أبيكي خيري زيادة لو كلام مزجوتي في غمرة أبيكي كلام مزجوتي في غمرة هر نيجك ب1000 نيجة أجل نيجي لمزجوتي في غمرة أبكي بفرمودي صحي پیغمبر صلى الله عليه وسلم نوێژێک ب1000 نوێژە بەس ئەگەر بچی لە دەشتا بیکەی خێری لەوە زیاترە بۆیە چون لە دەشتا کردویانە لە شوێنێکی تەختایی لە نزیکی شار و هەر لەوێشا قوربانیەکان سەر بڕیەوە بەڵام زانەکانە فەرموون قوربانی دروستە لە شوێنی مصەلا سەر بڕێ لە ماڵەوە سەری بڕی لە قەسابخانە سەری بڕی بەڵام ئەوەندە هەیە کە زانەکان زۆر خەڵقیان ئاگادار کردووە لەوەی کە پاکوخاوێنی ڕاگرن بەتایبەتی لەم سەردەمەی خۆمانە كأم شارنا قرب على بون زانا كان يستاف فتوى أوان داوكا أو كسي قربانية كا أبي باكو خاويني راقري أبي بيسيو أو شتانك لحيوانك زيادة به زيادة ناخره بيسا بوغنكا دور خيرته بخيرته شويني كواك خلط دعاء شريع لنكا وكابرا بوهي قربانك وتوشي قناع النبي كواتي أو حيوانك كاميو أبيت شو نجبه بله جا وكو قرباني ورد جيري وقبوله أو حيواننا يكرم بقرباني لإسلام بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي أم حيوانا ناكل قرباني مروا بزن رشوا الله حشتر أمانة الحديثات متفق عليه لا هم زانا كان بلام جا رشوا الله ديارة أو أجرانا جريتو وكو فريزي جاي جمهوري لا مش تاني ولا أو جمهورية كان بلام أواني كدشتين أجري دشتي أجري كيوي أو زانا كان قسان هلا سري بعض الدور بيزول أنا فرنو إيش درسه بالنسبة حيوانه كواتا مر زانا كان قصي زانا كان أمريكا أفرمون مر أبيلا صارك كم ترنا بيه 80 أجر شج مانجيش بيه بلام قلو جوان بيه بيكوتا بيه أوش درسته حي بزن أبيلا 2 سال كم ترنا بيه أجر صارك يش بيه وزوج قلو جوان بيه قيناكا رسول الله أبي 2 سال بيه رسول الله أبي 2 سال بيه حشتريش دياري كراو بيه صالك يعني 8 أكيد بقول جا شلون أبي حيوان أبي عيبتي أنا أبي مثلا بيغمر صلى الله عليه وسلم نهي كده لا شوار حيوان فرميتي أم شوار حيوان اللي فرمودي صحات وفرمي أي كان ويا المريضة البين مرضها حيوانك كان خوش به كان خوش أكيد زور يعني بيو ديار به حيوانك كان خوش به نخوش أكيد واي بيو در كتبه لرولا هوازي كده يعني زور بيو ديار به كان خوش و حيوانك شل به شل يكي زور بيو ديار به حيوانك كوير به كوير يكي بيو ديار به حيوانك إيش كزور لرولا هواز به بوهين خوشي و زور لرولا هواز كتبه و بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرميتي أمانة دروزنين و يجيكش لو هاني كدروزني أويك أو حيوانا نجيش بيت أو صاري كبوي دياري كراو مثلا برخيك به نجيش بيت بلاني كما نجيش شجمان
بزنێک بێ نەگەیشت بێتە ساڵ ڕەشە وڵاخێک بێ 2 ساڵی تاوا نەکرد بێ ئەوانە مادام ساڵەکانە تاوا نەکرد هەتا قەڵە و جوانیش بێ دروست نییە ئەو کەسانی کە پێویستە لەم قوربانیە بەهرەمەند بن بەڵێ و بەکاری بێنن بیخۆن کێن خی گەورە فەرمێ فكلوا منها وأطعموا البائس الفقير لا سورة حج لا إيش الآيات كان فرمي لي بخون بخوتان بشي فقير وهجار أو أنا شي لبن كنيانا كم دستن لسدمي بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبري خوار رجايا ولي باشكوت كان صاري واشبو فرميتي باشكوتي ما كان يعني بيغمبري خواتو فرموتا باشكوتي كانوا سافرين باشكوتي ما كان فرمي أو كاتا جراني نبوي أستا جرانية أو كاتي تم باشكوتي ما كان گرانی بوو بۆی خەڵق هەمووی لێ بەشدار بێ ئێستا گرانی نییە ئەتوانێت دێشی پاشەکەوت کە خەڵق زۆر لەوانە پێویستی پێی نەبێ مەسەرەن ئەتوانێت ئینسان لێ بخوا بە گوێرەی ئەوەی کە زاناکان باسییان کردوگە نەزر نەبێ خەڵق نەزری نەکات لەسەر خۆی چکە کە نەزری کرد نابێ خۆی و هەر کەسێک نەفەقەی لەسەر ئەو نابێت لێ بخوا بەڵام قوربانیکردن ئاساییە لێ ئاگەر قوربانیەکە خۆی نەڵێ ئەم حیوانە نەزر بێ جیاوازی لەوەی کە نەزر بێ و نەزر نەبێ کامەیە بۆ هاوڵاتی تێبگایە بەڵێ نەزر یعنی چۆن ئێماڵی خی گەورەم شتێ فەرز کردووە لە سەرمان واجبی کردووە نەزریش هەر فەرزە بەس خوا فەرزی نەکردو ئینسانەکە خۆی فەرزێکا لەسەر خۆی بۆیە پێغەمبەری خوا فەرمێن نەزر مەکەن نەزر ئینسانی بەخیلێکە پێغەمبەر نەزری پێ چاک نەبوو قەت خۆشی نەزری نەکردووە نەزری پێ چاک نیە و قەتش خۆی نەزری نەکردووە فەرمێن نەزر مەکەن چونکە نەزر ئینسانی بەخیلێکە کابرا ئەڵێ حیوانەکەم بە قوربانی بەزر ئەڵێ نەوەکو پەشیمانمۆ زەخر لە خۆی کاڵێەوە نەزر بێ لەسرم ینی فەرزێکا لەسەر خۆی ئەو فەرزکردنە شتێکی چاک نییە مادام خوا فەرزی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرزی نەکردووە ئەمیش نابێ فەرزیکە کەواتە ئەگەر فەرزی کرد ئەبێ خۆی لێ نەخوا ئەبێ هەر کەسێکیش نەفەقەی لەسەر ئەوە ژنی مناڵی هەر کەسێکش کە لەگەڵ یابێگە دایک و باوکی خوشکبرای لەگەڵ ئەوا بن ئەو بەخێویانکە ئەو نەفەقەیان کێشێ ئەوانش نابێت لێ بخۆن ئەمە ئەگەر نەزری بەس ئەگەر نەزری نەکا زانەکانە فەرمونە ئەکرێ باشتر وایە هەر هەمووی بکا بەخێر هەموو قوربانیەکە بکا بەخێر بەڵام ئەتوانێت بیکا بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆی یعنی 15 کیلۆ بێ با بڕین 30 کیلۆ بێ 10 کیلۆی بۆ خۆی 10 کیلۆی با بە دەرودرا و سێ و خزم و شتیوە 10 کیلۆشی با بە فەقیر بۆ شێوە تەوزیع کرێ و یعنی شتێک لە ئەو شتانەی کە زۆر زۆر گرنگە لە مێژووی ئیسلاماوی کە بەعزێ لە زانەکان یعنی کە ئینسان خوێنێتەوە سەری سوڕەمێنێ بەعزێ لە زانەکان فتوای ئەویان داوە کە ئەو قوربانەی کە لە وڵاتی ئیسلامیە کرێ بەشی گاور و جوولەکەشی لێ بدرێ ئەو گاور و جوولەکانی کە لە وڵاتی ئیسلامیە دانیشتون بەشی ئەوانەشیان لێ بدرێت کە ئەهلی کتابن کە لەژێر دەسەڵاتی ئیسلامان مسلمان نەبوون بەس رازین بە دەسەڵاتی ئیسلام رازین لەژێر دەسەڵاتی ئیسلاما بن ئەفەرمێ بێ قوربانی بەشی ئەوانیشی لێ بدرێ کەواتە لە یعنی ئەگەر ئینسان بخۆی ئاوا سیر کە ئەو قوربانیە بێ چەند کەس لێ بخوا ملیارێک و 500 میلیۆن مسلمان ئەگەر 200 میلیۆنشی قوربانی نەکا ملیارێک و 300 میلیۆن خەڵک قوربانی بکە قوربانێکی زۆرەکە گۆشتێکی زۆرەکە زۆر خەڵق لێخوا زۆر خەڵقی مستحق و فەقیر لێخوا زۆر خەڵقی کەش لێخوا کە دەوڵەمەند و پێویستی پێی نیە بەڵام ئەبێتە هۆی ئەوەی بین خۆشببوون و تێکەڵاوی و دۆستایەتی لە بینیانە زیاد بکە بۆ جەنابی مامۆستا ئێستا لەبەر زۆری ئەو ڕێژەی قوربانیکردنی کە جەنابەت ئاماژت پێدا بە تایبەتی لە مەوسمی حەج جۆرێک مامەڵە لەگەڵ بەرهەمەکانی قوربانیە ئەکرێ وەنمونە لەلایەن دەسەڵاتی ئەو ناوچەیەوە ئایا ئەمە ڕەوایە لە دینایان نا وەنمونە مەسەلەن بە ملیۆنەها تۆن گۆشت مەسەلەن ئەدرێ بە وڵاتێک بە لایەنێک بە چوزانم ئەم جۆرە مامەڵەکردنی دەسەڵات لەگەڵ قوربانی ئەو خەڵکەی کە حەجی کردووە لەوێ تا چەند ڕەوایە ینی بەو شێوەیە بە گوێرەوەی کە خوای گەورە لە قورئان ئافرێوە ئەطعموا البائس الفەقیر ئەبێ بدرێ بە فەقیر و بە خەڵقی هین یعنی ئەوانە لێ بەهرەمەند بن شەرط نییە خەڵکێکە لێی نەخوا بەس تەنها ئەوەی کە ئەبێ هەمووی بدرێ بە فەقیر هەمووشی بکرێ بە خێر نەزرە غەیری نەزر قوربانی دەوڵەمەندیش لێ یەخوا هەر موسڵمان بێ ڕای هەموو زانەکان لەسەر کە موسڵمان بێ هەرچەند بەعزێ لە زانەکان فتوایان داوە بۆ ئەهلی کتاب و ئەهلی ذیمە ئەوانەی کە لەژێر دەسەڵاتی موسڵمانان وەکو باسم کرد ئەوش دروستە مسلمان بێ ئیتر فەقیر بێ دەوڵەمەند بێ خزم بێ بێگانە بێ دوور بێ نزیک بێ بینێری بۆ شوێنی کەش بینێری بۆ شوێنی دووریش دروستە کۆمەڵێک لە زانانە فەرموو دروست نییە بینێری بۆ شوێنی دوور بەڵام ئەوانە کە لە دەوروبەری ئەو شوێنی قوربانیەکەی لەکراوە فەقیری لێبێ بەس کە فەقیری ئێرە تاوە بۆ کۆی جەناب دەفەرمی لە سعودیە ئەوە دروستە بینێرن بۆ وڵاتان و زاناکان فتوایان لەسەراوە کە بدرێەوە تەسلیم بە کۆمەڵێ بکرێکە لیان ئەمین بی کە ئێمە فەقیر و هەژار ئێستش لێرە جۆرێک لە مامەڵەکردن هەیە بەو شێوەیە مەسەرەن پارەکەدەی دەستگایەکی دیاریکراو دەستگای ئەلفیا بە مەسەلەن حیوانەکەت بۆ ئەکرێ بۆ سیفەت و مەرج و توانە مادەی کە خۆت تەسلیمیەکەی یا تەڵەبیەکەی بۆ سەرە بڕێ یان حیوانەکە هێنی بۆ سەرە بڕێ و دابەشیەکە
ئەمە ڕێگە پێدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامیان ئەبێ ئەو کەسە خۆی ئەنجامی بدە لەبەرێ ئەوان هەدەفی قوربانەکە دوو شتێکەکەم نزیکبوونەوە لە خوای گەورە دوم بگاتە فەقیر و هەژاران بڵێ بۆ نزیکبوونەوە ئەو کەسی قوربانەکە بۆ خۆی نیەتیەنا و پارەی خۆی سەرفەکە و لەبەر خوایەکە ئەو بەشی یەکەمێتی بەشی دووەمی بۆ فەقیر و هەژارەکان لەوانە بڵێ من لە گەڕێکی خۆمانە سەری بڕم بۆ دە ماڵی بەرم لەوانێت دوانیان مستحق بن بەس ئەم دەستگای خێرخوازیانە ناوی کیان نووسیوە ئەوانەی فەقیرن ئەوانەی بێ باوکن ئەوانەی بێوەژنن ئەوانەی کرێچی مەسەر لەبەر ئەوان لە 1990 ئەدەن بە فەقیرەکە لەوانەیە ئۆکەی من لە 1990 نەگاتە فەقیر چونکە تۆ لە گەڕەکایکی زۆربەی زۆری خەڵک دەوڵەمەندە ناچاریشی بۆیان بەریان بۆیان هاتووە کەسانی دێن لە گەڕەکڵێ من لە 10 ماڵۆ بۆمان هاتووە لە 15 ماڵۆمان هەر ئەواشتانەمان بیستووە بەڵام ئەو شوێنانە ئەوەی کە ناونووسیان کردوون ئەگەر خوا نەخواستە خەڵقیشی تایە بە درۆ ناوی خۆی نووسی بێ مێ بە زایرەکە ئێمە حکومەکەین دەستگا خێرخوازیانە ئەمینن خەڵقیان ناسەیە خەڵقیگرین لە وڵاتیکەوە هاتبن مەلایان لەگەڵ خەڵقی دیندارن و هەموو خەڵقیان ناسێ ئەتوانین لە ڕێ ئەوانەوە تەسلیمی پارەکە بکرێ بۆیان بنووسرێ کە ئەم حیوانە ئەەکەم بە قوربانی بۆ فڵان کەس من ناوم فڵان کەسم حیوانەکەم بە قوربانی بۆ فڵان کەسم یان بۆ خۆم یان بۆ باوکم یا بۆ دایکم بۆی ئەو کەسێک کە سەری بڕێ بۆ نیێتەوە بۆی سەر بڕێ جەنابی مامۆستا لە بەرامبەر قوربانیکردن کە شاعرێکی دینی گەورەیە و عیبادەت و پەرستیەکە و مای ڕەزامند بەدەستێنانی ڕەزامەندی خۆی گەورەیە لە بەرامبەر ئەمەیە ئەم فەزڵە گەورەیە بابەتێکی ترسناکمان هەیە ئەویش قوربانیکردنە بۆ غەیری خوا ئەمەیان چۆنە بۆی هەوڵاتی بەرچاوی ڕوون بێ کامەیە ئەو قوربانی کە بۆ غەیری خوا ئەکرێ یەکێ لەو شتانەی کە تەنها ئەر بۆ خوا ئەبێ لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم و لە قورئانیش ئیشارەتی پێکراوە لەگەڵ نوێژا باس کراوە فەصەلی لربک وانحر نوێژ هەر بۆ خوا ئەبێ قوربانیش بۆیە لەگەڵ ئەوە هاتووە قوربانیش هەر بۆ خوا ئەبێ سەربڕین هەر بۆ خوا ئەبێ سەربڕین ئەوەی کە بۆ غەیری خوایە ئەوەی بۆ خوایە ئەوەی کە ناوی خوای لێنراوە کابرا نیەتی خوایە بۆ خوای ئەکا بەخێر و منەت بەسەر کەسان ناکا ناوی غەیری خواشی لێ نایەنێ ناوی غەیری خواشی لێ نایەنێ و هیچ مەبەستێکی دنیایی لە پاشەوە نییە بۆ غەیری خوا ئەوەیە کە نیەتی غەیری خوای لێبێنێ ئەمە یەکەم دووەم ناوی غەیری خوای لەسەر بێنێ چکە لە قورئان ئافرێ مەسەلەن بۆ نمونە وەکو چی ناوی لێبێنە بڵێ ئەم حیواناکەم بە قوربانی بۆ فڵان شەخص ئەم حیواناکەم بە بۆ معنایانە بۆی خەڵک تێنەگازم لەم ئەم حیواناکەم بە قوربانی بۆ باوکم مەقسمەوە نیە بۆ باوکی بێکم من بۆ خوای یەکەم ئەمە خێرەکە لای خوای گەورە بۆ باوکم بنووسێ ئەم حیواناکەم بە قوربانی بۆ دایکم ئەوە نا ئەو معنایانە ئەو معنایی کە من ئەم حیوانە بۆ خوای ناکەم بۆ شخصەیەکەم نامێ بەم حیوانە لە خوا نزیکمەوە بێ بەم حیوانە لەو شخصە نزیکمەوە لەو قەبرە نزیکمەوە لەو کەسە نزیکمەوە یعنی قوربانیەکە لە فزی قوربانی نزیکبوونەوەکە بە نیەتی نزیکبوونەوە لە خوا نەیکا بە نیەتی نزیکبوونەوە لەو شخصە بیکە بۆ کابراچێ ڕێز زمورێ مەسئولێکی گەوراچێ بۆ ماڵیان سێ چوار حیوانە بەر دەبێ سەر بڕێ بۆ ئیش دوای دوسێ سارەی باتێ دوسێ حیوانە بەر پیا سەر بڕێ بۆ ئیش دوای دوسێ دەفتەری بۆ حکمی چییە ئەوانە دروست نییە وەزانەکانە فەرموون ئەوی ناوی غەیری خوای لێ هێنرا ئەو بۆ غەیری خوا سەر بڕا دروست نییە بی خۆی بەمدارەوە بۆ حسابە بەڵام ئەگەر کابرا حیوان سەر بڕێ بۆ خوای سەر بڕێ لەبەر خوای کا بە قوربانی بەس حەزەکە خێری ئەم قوربانیە بۆ باوکی بێ بەڵام لە لای خۆمان ناڵێ ئەم قوربانی بۆ خوا ئەەکەم و خێرەکەی بۆ باوکم بێ هەڵێ ئەم قوربانی وەڵام حیوانەکەم بە قوربانی بۆ باوکم ئەم حیوانە ئەەکەم بە قوربانی بۆ دایکم ئەو مەبەستی پێ ئەوە نیە بێ خەڵقەت تێبگالەوە کە ئێمە مەبەستمان ئەوە نییە حیوانەکەین بە قوربانی بۆ باوکمان یعنی لەبەر خوا سەریە بڕین و پاداشتەکە لای خوایە بەس حەز دەکەین خوای گەورە خێرەکەی با بە باوکمان بابەتێکی ینی پرسیارێک دروست بوو لەوەیە ئایا ئەکرێ من خێرێک بۆ باوکم بکەم کە وەفاتی کردووە وەکو قوربانی با بڵێ خێرەکرێ بەڵێ خێر هیچی نە قوربانی با بڵێن قوربانی ژەکرێ بەڵێەوە لە پێشەوە باسم کرد کە کۆمەڵێکی زۆر لە زانەکانە فەرمونون لەبەرەوەی عیبادەتە عیبادەتیش بۆ شێوەیەکە کابرا مرد ئەبێ بۆ خۆی بڵێ حەجم بۆ بکەن بۆ چونکە بۆ خۆی ئەزانێ حەجی لەسەر فەرز بۆیانە ئەگەر لە سەردەمی خۆیان لەسەری فەرز بوو بێ و لە عەمدەن نەچوو بێ وەسیەت دەکات حەجم بۆ بکەن چونکە شتێکی وام لە قەڵاوە نیە یان مەسەڵەن بۆ ڕۆژوو بووە ڕۆژوەکەی نەگرتووە بۆ خۆی لە سەرمەرگاڵی ڕۆژەکانم بۆ بگرنەوە قوربانیش عیبادەتێکەوە کە ئەو کابرا خۆی وەسیەتی کرد قوربانی بۆ بکەن معناکەی ئەمەیە کە من قوربانیم لەسەر فەرز بووە بەڵام نەم کردو دوایی بۆ بکەن ئەگەر نەیکرد بێ ئەگەر نەیکتوانای هەموو بێ نەیکرد بێ نەنا ئەگەر وەسیەتی نەکرد ئەگەر وەسیەتی نەکرد بێ ئەو بەشی دووەمی قسەکانەکە توان کۆمەڵێکی زۆر لە زانەکانە فەرمونون وەسیەتیشی نەکرد بێ دروستە
وەسێتیشی نەکرێت دروستە کەسە ماڵێکی خۆیەتی تەبەڕوعیەکە بۆ باوکی بۆ دایکیان بۆ هەر کەسێکە کە بێ بۆیکە تۆ ئەگەر تەوسیەکت ما بێت لە کۆتایی بەرنامەکەمانە بۆ مسلمانان و بەتایبەت قوربانیکردن لە 4 ڕۆژی جەژنی قوربانە سپاس دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرچەندە کۆمەڵە فەرمودەی ضعیفە هاتووە بەڵام کۆمەڵە فەرمودەی زۆرن بەعضی لە زانەکان فەرمون بەعضێکیشیان حەسەن فەرمێ قوربانی بکەن چونکە ئەو قوربانیە بە تووک و بە سمی و بە شاخی ئەو حیوانە دێ و شاهیدیتان بۆیە لە قیامەتە ولا فەرمودەیەکی تر لە فەرمودەی ضعیفانە پێغەمبەری خوا فەرمێ قوربانی بکەن چونکە پێشەوەی کە خوێنەکە لە ملی حیوانەکە و بگاتە سەر عەرز لای خوای گەورەی گیرا بێ ئەوە وەکو هینە گەڵم یانی وەکو داواکاریە گەڵم کە مسلمانان قوربانی بکەن وەکە قوربانیشیان کرد تەنها مەبەستیان خوا بێ وەکە مەبەستیان خوا بوو هەوڵمەند بیگەێنە دەستی فەقیر و هەژار بیگەن خەڵقی بۆی خەڵک لێی سودمەند بن چونکە یەکێک لە گەورەترین مەشروعەکانی عالەمی ئیسلامی ئێمە قوربانیە قوربانی و سەرفترەیە سەرفترە دیارە لە جەژنی ڕەمەزانە قوربانی لە جەژنی قوربانە ئەم دوو مەشروعە خێریە هەموو عالەم ئەوەتی کە کوفر دروست بووە لەسەر عەرزا هەموو عالەمێکە غەیری ئیسلامە ناتوانن مەشروعێکی وا دروستکەن مەشروعێکی ئاوا دروستکەن کە ئەوەندە خەڵک لێی خێرەومەند بێ ئەوەندە خەڵک بتوانێ بیا ئەوەندە خەڵک ناچار بێ بیا چونکە لە ڕەمەزان هەر کەسێ ڕوحی لەبەر بێ بیا خواردنی جەژنی هەبێ ئەبێ بیا لەسەر ڕای زۆربەی زانەکان وە لە قوربانی شاوەتا پێغەمبەری خوا لە پێش هەموو کەسە قوربانی کردووە جارێک دوو بەرانی کردووە جارێکە بەرانێکی کردووە جارێکە 100 حشتری کردووە 63 بەدەستی خۆی سەر بڕیوە ئەمە هەمووی ڕێگانیشان ینی خەڵقینە من پێغەمبەریشم و خوای گەورە لە گوناحی ئەوڵ و ئاخریشم خۆش بووە هەر پێویستیم بۆیە کە بە قوربانی نزیک بووە لە خوای گەورە ئێوەش قوربانی بکەن بۆی کە نزیک بنەوە لە خوای گەورە دڵی خەڵقی خۆش بکەن چونکە پێغەمبەری خوا فەرمێ ئەسحابێ لێ پرسی ما ئەحەب الأعمال إلى الله فەرمی چ کردووە لای خوای گەورە لە هەموو کردەوە خۆشەویسترە فەرمی ئەوەی دڵی مسلمانێ خۆشکەی بەسەر فترە بە قوربانی بەسەر فترەی جەژنی ڕەمەزان بە قوربانی جەژنی قوربان بە ملیۆن خەڵک دڵی خۆشە بێ نەک بە هەزاران بە ملیۆن خەڵک دڵی خۆشە بۆ قوربانی و بۆ سەر فترە و بۆ یارمەتیە مناڵی بێباوک خەڵقی نەبوو خەڵقێکە هیچ دەرەتانێکی نییە کەس دەرگای خێری لێ ناکاتەوە کەس معاشێکی نایاتێ کەس یارمەتێکی نایە ئەوە ئەبێتە خێر و بەرەکەت بۆ ئەوانە لە پێش خەڵقیکە بەڵێ بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە زانایانی زۆر سپاس دەکەین ماندوومان کردی ڕوونکردنەوەکانت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەش لە بەرنامەی دین و دنیا تاڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێری